لە شاری هەولێر پاڵەواننتی بادمینتۆنی ڕۆژاوای ئاسیا بەڕێوە دەچێت. بۆ وەرگرتنی زانیاری زیاتریش دەچینە لای پەیامنێرمان حوسێن محەممەد. حوسێن سڵاوت لابێت، دەمانێت زانیارەکان بخەیتە ڕوو سەبارەت بەم پاڵەوانتیە بۆ بینەرانی پەیام و پاڵەوانتێکە چەند ڕۆژیش دەخایەنێت و ئاستی بەشداریکردن تێدا چۆنە؟ سڵای خۆی گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی پەیام محەممەد. پاڵەوانتێکە پاڵەوانێتی بادمینتۆنی ڕۆژاوای ئاسیایە کە لە هۆڵی یانی ئەکات عنکاوە لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. لە پاڵەوانتێکە کە لە ئاستی تەمەنی خوار 15 ساڵ و خوار 17 ساڵە بۆ هەردوو تیپی کوڕان و کچان، واروە بە ئاستی تیپ و بە ئاستی تاچیش بەڕێوە دەچێت. پاڵەوانتێکەوە بڕیارە 6 ڕۆژ بخایەنێ. ڕۆژی یەکشەمە ڕعد حەموودی سەرۆکی ژنێ ئۆڵمپی عێراق و وەروە وەزیری وەرشولەوانی عێراقیش وا بڕیارە سەردانی هۆڵەکە بکاتن و لە نزیک و ئاگداری پاڵەوانتێکە بن. 6 وڵات بەشداری پاڵەوانتەکان کردووە، هەریەکە لە عێراق، سووریا، ئوردن، فەڵەستین و لوبنان لە پاڵەوانتەکە بەشدارن. ئەمڕۆ عێراق لە دوو یاری ئەنجام داوە، هەردووچی توانیوێتی سەرکەوتن تۆمارکە لە ئێستادا یاریەکی تری هەیە کەوا بەرامبەر هەڵبژاردەی سووریا ئەنجامی دەدا. لە یاریەکە دەتوانین بڵێن تاوەکو ئێستا لە پێشە. من دەمەوێت یەکێک لە ئەندامەکانی یەکێتی بادمینتۆنی عێراق وەربگرم، ئەویش ڤان شەوقی ئەندامی ئەوە یەکێتی بادمینتۆنی عێراق. مامۆستا ڤان سڵاوت دەبێتن. مامۆستاکە بێ ئێرە و باسێکی پاڵەوانتەکەمان بۆ بکەیتەوە لە شاری هەولێر بەڕێوە دەچێت وەکو ئەندامانی کورد. دەتوانین بڵێن ڕۆڵتان هەبوو لەوەی کەوا پاڵەوانتەکە لە هەولێر بوو. زۆر سپاس لۆ کەناڵیانگۆ کە هاتینەوە لە ناو قاعایما کە یەکەم جارە بتوڵەی غەرب ئاسیا بکرێت لە عێراق. 6 دەوڵەت بەشدار بووە لە ناو ئەو بتوڵەی، عێراق و ئوردن، سووریا و لوبنان و بەحرێن و فڵستینە. الحەمدلله بتوڵەکەی زۆر بە قووەتە، مستەوای منتەخەبەکان زۆر بە قووەتە. هیوادارین نەتیجەیەکی باش بینین کە منتەخەب عێراق 6 یاریزانی کوردی تێدایە لە کەرکووک و هەولێرە ئەو لاعیبانەکان. ئەوە نەک یەکەمین جار ئێمە نەتیجەمان دەبی. ئێمە لە 2008ەوە یەکەمین عارب و غەرب ئاسیامان هینایە. ئینشاڵڵاش ئەو ساڵە عینی ئامانجمان هەبی. بەڕاستی هەموو منتەخەبەکان و ئیتیحادی ئاسیاوی کە هەولێریان نەدیتی بوو وەیزانی وەچی محافەزەکانی عێراقا زۆر پێی خۆشە کە بتوڵەکە ئێرە ڕەواندیە، هیچ فەرقی نیە لەگەڵ بتوڵەیەکی دووەلی. مامۆستا پێشتر وەکو یاریزان وەکو ڕاهێنەریش مەدالای زۆر لەم پاڵەوانتیانە کۆ کردوێتەوە. پێ دوایە هەڵبژاردەی عێراق بەو پێکاتەی بەو ئاستەی بتوانێت مەدالیای باش بەدەستێنێت، لە مەدالیای زێر بێت لە مەدالیای زی و برۆنزی. ئینشاءڵڵا ئێمە ئیشەکەمان لەسەر ئەوەیە لەو بتوڵەی چەند بتانی مەدالیای بینینەوە. تا ئێستا تقریبەن ئەوەی دەبینین تا ئێستا دیار نییە 3 مەدالیای زی ومان دەبی. ئینشاءڵڵا زیاتری دەکەینەوە و وەچی قەدیمی کو نەتیجەکەمان هینایە ئەو ساڵ زیاتری بینینەوە. دەست خۆش مامۆستا ڤان محەممەد، ئەگەر باسی وردەکاریەکان کە ناو پاڵەوانتەکە بکەم، لە پاڵەوانتی 17 ناوبژوان پاڵەوانتەکە بەڕێدەبن کە 4 ناوبژوانیان کوردن، 6 ناوبژوانیش لە دەرەوەی عێراق هاتوون و نزیکەی 84 یاریزان لە پاڵەوانتەکە بەشدارە. یاریزانەکە بە ئاستی پاڵەوانتەکە لە ئاستی تیپ لە 3 ڕۆژی یەکەم بەردەوام دەبێت، لە ئاستی تاک 3 ڕۆژی دواتر بەردەوام دەواتە 6 ڕۆژ دەخایەنێ. لە ئێستادا پاڵەوانتەکە بەردەوامە و وا بڕیارە لە ڕۆژانی داهاتووش بەیانیان و ئێواران یاریەکان بەڕێوە. حوسێن هەر کۆتا پرسیارە و جۆش و خرۆشەی هاندەران بۆ هەموو هەڵبژاردەکان یاخود هاندەرانی عێراقە. محەممەد ببوورە جێویست ئەو جۆش و خرۆشەی هاندەران لە ناو هۆڵەکەدا تەنها هاندەرانی عێراقە یا هاندەرانی وڵاتانی دیکەشە؟ بەڵێ محەممەد، بێگومان هاندەرانی هەڵبژاردەکانی کەش هاتوون، وەروە دەتوانین بڵێن عێراقیش زیاتر وە یاریزانان بەهۆی ئەوەی کەوا ڕێژەی یاریزانان لە پاڵەوانتەکە زۆرە، لە یەک کاتیشدا چەند یاریزانێک گاری دەکات. یاریزانەکانی تریش هانی هاوڕێکانیان دەدەن، وەروە هاندەرێکی زۆریش کە بەتایبەتی لە شارۆچکەی عنکاوە بەتایبەتیش یانەی ئەکات گرنگێکی زۆر بەو یارێ دەدا، بۆیە هەمووان هانی هەڵبژاردەی عێراق دەدەن کەوا بتوانێت سەرکەوتن بەزێ. بەتایبەت لە ئێستا دەکا عێراق بەرامبەر سووریا یاری هەیە و یاریەکەش یاریەکی گرنگە بۆ هەڵبژاردەکە. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان حوسێن محەممەد.